گەرچی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ژمارەیەکی زۆر بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون، بەڵام هێشتا نەتواندراوە ئەو دیاردەمە ترسیدارە کۆنتڕۆڵ بکرێت و هێشتا بەکارهێنان و بازرگانی بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان لە زیادبووندایە و بەشێکی زۆری لەوانەی ئاڵوودە دەبن تەمەنیان لە نێوان 25 بۆ 45 ساڵیە. ئامارەکان باش ناڵێ لەبەرەوەی بەردەوام لە زیادبوونایە و بەڵام ئەوەی ئەو مادانەی کە ئێمە بڵین دەستمان بەسەراگرتووە هەرو مادانان کە دووبارە بنەوە، بەڵام بە شێوە گشتەکەی مادەیەکە پێوترێ شیشە کریستال ئەوە زۆر بڵاوبووەتەوە و ئەوە هەتا ئێستا زیاتر لە 500-600 کیلۆمان گرت. زانی هیچ کەیسێ لە هیچ کەیسێ ناچێت، ناتوانانی بڵێ سەرچاوی ئەو شوێنێ، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەیبینی ینی کە ئەمانە دێنە ناو سلێمانی و ئەیانەوە لێرەوە دەربازی کەن بۆ شوێنی تر، ینی بە شێوەیەکی گشتی ئەیانەوە لێرۆ بیبن بۆ وڵاتەکانی تر بۆ شوێنەکانی تر، بەڵام هەموو ئەوەی کە یەتە شارەکەشەوە بێگومان لی بڵاوە بێتەوە، ینی هەرەوە نییە خەتەرەکە لەوایە کە لەناو ئەوانەشا بڵاوە بێتەوە. بە بڕوای توێژەرانی کۆمەڵاتی و دەرونی ئەرکی دەسەڵاتە لە هەرێمی کوردستان کە دۆخی خەڵک باش بکات و هەلی کار بۆ گەنجان دەستەبەر بکات بۆ ئەوەی کەمتر زەمینەی تاوان و بەکارهێنانی مادەی هۆشبەر و مادە زیان بەخشەکانی تر لەبار بێت. لە کاتێکدا بەشێک لە هۆکارەکانی زیادبوونی بەکارهێنانی مادەی هۆشبەر بۆ بێکاری و کێشەی دارایی و خێزانیەکان دەگەڕێنرێتەوە، لە کاتێکدا بەشێک لە هۆکارەکانی زیادبوونی بەکارهێنانی مادەی هۆشبەر بۆ بێکاری و کێشەی دارایی و کێشە خێزانیەکان دەگەڕێنرێتەوە. بەڵێ ئێمە ئەڵین هەموو تەمەنەکانی تایە ئەحساینەتەوەی گوتۆکانمان لەلایە 2006 هەموو ڕەگەزەکانی تایە، هەتاکو باسی ڕەگەزی نێرومێ لە ناو ڕەگەزی مێە بۆ منە ئافرەتی ماڵەوە بێ موازەفە بێ ئەرمەلە بێ وەتا بلینەوە بلین شووی کرد بێت و تەلاق دەرابیان جاویدای مێردەکەی مرد بێ، هەروەها کەسی خوێنەواریشی تایە زۆربەی نەخوێنەواریشی تێدایە. هۆکارە سەرەکیەکان باسمان کرد کرانەوەیە بەڕاستی هۆکارەتی لە هۆکارەکان بێهیوابوونی گەنجە، ئەمە زۆر کاریگەری هەیە فەراغی بێئیشی، ئەم بێئیشەتە نا کوردستانی نەگرتوێتەوە. زۆربەی وڵاتانی جیهان لە دوای کۆرۆنا و 2009ەوە بێئیشێکی زۆر بەربڵاو بووە. یەکێتی لەوانە بەروی پێشتوونی تەکنۆلۆژیا کە کارگەکان ئێستا تەکنۆلۆژیا ئەی بابڕێوە، کە تەکنۆلۆژیا کارگەکان بابڕێوە ئیشی بڵێن هێزی کار زۆر ئەبێت کە زۆر بوو بە فەراغ دروست کە فەراغ دروست بوو نازانێت چی بکات. یەکێتر لە هۆکارەکانی ئەوەیە اینجا هەندێک کەسیش خەیاڵێکی هەیە داڵغەیەکی هەیە ئەڵێ من ئەمە بەکاربێنم ئەم داڵغە و خەیاڵی خۆم یانوادی کە دوجار بێت زۆر بە پێچەوانەوەیە نەگنایەتە دیبەرک و تەدمیرکردنی ئینسانەکە خۆیەتی. شارەزایان بە پێویستی دەزانن کە پەروەردەکاران و مامۆستایانی ئاینی ئەم بابەتانە و مەترسیەکانی زیاتر بورژێنن، چونکە بەکارهێنەرانی مادەی هۆشبەر بێ ئاگان لەوەی ئەم خۆیان سەر دەکێشێت بۆ مەرگێکی پڕ لە ئازار و چارەنووسێکی خراپ لەلایەکی دیکەوە لە کۆمەڵگەتدا دەبڕێن و دین و دنیایان لە کیس دەچێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.